حکمی ئەوەی گەنجم زۆر خۆش دەوێت هێشتا خۆشم بە گەز دەزانم وە لەو 6 ساڵم گوتم بە سەرچاو وەڵام من داوت کرابووم تەلەفۆنیان لەبۆ کردم گوتیان نامە کۆمەرە گەنجە چین دەرچووی کۆلیژیاندا زیارینە زۆرمان پێخۆشە ئەگەر بی ئەمنیش بە حکمی ئەوەی گەنجم زۆر خۆش دەوێت هێشتا خۆشم بە گەز دەزانم وە لەو 6 ساڵم گوتم بە سەرچاو گوتم ئێستا عەسرە ئەمن بڕیارم دابێم بە شەوێ نازام چ ڕوو دەدا هیچ نەبی ئیشاڵڵە دێم و هاتم زۆر دڵم خۆش بوو بەڕاستی ئەوە مۆدێلێکی تازەیە گەنجانی ما یعنی لە جیاتی بچن لە هۆڵ و لە هەڵپەڕین و لە یعنی مەسەلە لە ئاهەنگی ئەو لاو کاکوانە خواستەشتی دوور لە دین و ئەوانەی لێ دەکرێت مەسەلە هەندێک جارە حاڵەتانە ڕووی دەدەن دێنە ناو مزگەوت چونکە مزگەوت ئەساسی ئینسانە خۆی هەر وڵاتێک ئەگەر وڵاتێکی پێشکەوتووبی ئەگەر وڵاتێکی بنیاد نەربی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی پێشکەشکردنی سەرەتاییتی خزمەتگوزارەکان دەبی زۆر گرنگی بە گەنج بدا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی حالفنی الشەباب وخالفنی الشیوخ دەرێ من کە بانگەوازم کرد لە بۆ ئیسلام گەنجەکان هەمووی بەرەو پیرم هاتن بەڵام پیرەکان پشتیان تێکردم ئەتوو دیقەت بدە ئەوانەی لەگەر پێغەمبەر بوون هەمووی گەنج بوون هەمووی لە چری بەرەو خوار بوون 25 بوو 15 بوو 16 بوو 17 بوو 30 بوو 28 بوو 35 بوو یعنی هەموو عمرێکی تێدا بوو زۆربەی زۆری گەنج بوو بەڵام بە پێچاوانەیە دەبینی پیرەکان بە تەمەنەکان دژی ڕاوەستان گەنج دەبی ڕۆڵی کاریگەری خۆی بدرێت